لە هێرشی فڕۆکەیەکی بێفڕۆکەواندا بەسەر ئۆتۆمبیلێکی جێبلاریدۆ کە 5 کادری پەکەکەی تێدا بوو 4 کەس گیانیان لەدەستدا و یەکێکی تریش بریندار بوو. ئۆتۆمبیلەکە لە گوندی بەرلووتی باکووری قەزای کەلاری ناوەندی ئیدارەی گەرمیان کرایە ئامانج لە کاتێکدا کادیرانی پەکەکە ویستویانە لە کەلارەوە بەرەو سلێمانی بڕۆن. بەڵێ دیارەوەکەوەی کە بین کاتژمێر 9 سەر لە بەیانی ئەمڕۆ لە گوندی بەرلووت کاکەوێتە باکووری شاری کەلارەوە فڕۆکەی بێفڕۆکەوان کە درۆن ئۆتۆمبیلێکی کردووەتە ئامانج کە ئۆتۆمبیلەکە لە جۆری جیبی لاریدۆیە و بە پێی زانێرەکان تاکو ئێستا 4 کەس لەنێو ئەم سەیارەدا پێوە بوون و کوژراون و یەکیشیان بریندارە و تاکو ئێستا ئەوەی کە هەیە دەستگا ئەمنیەکان بە شێوەیەکی نافەرمی گومانەکەن ئەوانەی کە لەنێو ئەم ئۆتۆمبیلەدا بوو بنە قوربانی چەند کادرێکی پارتی کرێکارانی کوردستان واتە پەکەکە بن وەکەوەی کە ئەیبینن ئۆتۆمبیلەکە بە تەواوەتی وێران بووە و با بڵێن پاشماوەی ئۆتۆمبیلەکە لایەن هێزەکانی ئاسایشەوە ئێستەبار کراوە بۆ ئەوەی لە شوێنی ڕووداوەکە دوور بکرێتەوە. بەڵێ ئەوەی کە ئێمە زانیاریشمان هەبێت لە دەستگا ئەمنیەکانەوە ئەوەیە کە لە دوێنێەوە فڕۆکەی بێفڕۆکەوان بەم سنوورە ئەسوڕێتەوە و دیارە پێشوەق زانیاریان هەبووە بەڵام ئەمڕۆ کاتژمێرنەوە ئەم ئۆتۆمبیلیان کردوتە ئامانج کە وەکو ئاماژەم پێکرد گومان نەکرێت کە ئەوەی لەنێو ئەم ئۆتۆمبیلەدا بووە کە تاکو ئێستا بە پێی زانیاریە سەرەتایەکان 4 کەسی تیا بووەتە قوربانی و با بڵێن کەسێکیش بریندارە بە پێی زانیاریەکان و کەسی کە بریندارە خەڵکی کوردستانی با بڵێن سووریایە برینەکەی سەختە گوازراوەتەوە بۆ نەخۆشخانە بەڵام ئەوانی تر کە لەنێو ئەم ئۆتۆمبیلەدا بوون ژماریان 4 کەسە بوونەتە قوربانی کە گومان نەکرێت قوربانیەکان ئەو 4 کەسە لە 2 ژن و 2 پیاو پێکات بن. هێرشی فڕۆکە بێفڕۆکەوانەکەی تورکیا جۆرێک لە شڵەژانی لە ناوچەکە دروست کرد. هێزە ئەمنیەکان ئۆتۆمبیلە سوتاوەکەیان گواستەوە و شایەت حاڵەکانیش باس لەوە دەکەن کە ئەوانەی لە نێو ئۆتۆمبیلەکەدا بوون بە تەواوەتی جەستەیان سوتاوە. من ماڵمان لە گوندەکە دیم تەقینەوەی بوو گوڕی دوو کۆڵ و ئاگر بەربوو ئیتر هات مێرانە سەرەکەم ئەم سیارە تەقیێت و تیان پێی نەفەریتیا 4 مردە و یەکێکی زامارە بردیان بۆ تەواریەکە بەڵام فرە نزیک گۆنەوە سیارەکان هەگرهاتمەتەرە لەوێ برانی ئاشایستیان لە بێم لە دەمێکە دوورم دیانەوە بەس متابعەم کرتا چۆڵ بووکە چۆڵ بوو هاتمە مەسەینە. بەپێی بەدواداچوونەکانی دەنگی ئەمریکا ئەو 4 کەسەی لە نێو ئۆتۆمبیلەکەدا کراونەتە ئامانج سەرجەمیان کوردی کوردستانی سووریا بوون و لە 2 ژن و 2 پیاو پێکاتون بریندارەکەش خەڵکی کۆبانیە. دڵشاد ئەنوەر دەنگی ئەمریکا گەرمیان.